کۆتایی هاتنی جەنگی 8 ساڵی ئێران و عێراق، هۆکار و دەرەنجامەکانی چین، جەنگێک هەردوو لا بەدەستی بەتاڵ لێی دەرچوون. ئێران و عێراق و دوو دراوسەی هەمیشە ناکۆک بوون. ئەمڕۆ 35 ساڵ تێدەپەڕێت بەسەر کۆتایی هاتنی جەنگی نێوان عێراق و ئێراندا، جەنگێک کە ئێران بە شۆڕشی بەرگری پیرۆز و عێراقیش بە شەڕی قادسی سەددام ناوی دەبات. جەنگێک کە لە دوای جەنگی ڤێتنام دژی ئەمریکا بە دووەم درێژترین جەنگی سەدەی 20 دادەنرێت. جەنگێک قوتابی لە ناوپۆلی قوتابخانەکەی دەهێنایە دەرەوە و ڕەوانەی بەرەکانی جەنگی دەکرد. کاتێک دەگەڕایەوە لە بری قەڵەم و کتێب و جانتاکەی چەک و تەق و فیشەکی پێبوو. لە ناو بازاڕەکاندا گەنج ڕەشبگیر دەکرا و ئێوارانێک تەرمەکەیان بەسەر ئۆتۆمبیلێکەوە دەهێنایەوە بەردەرگا. شنێک لە چاوەڕوانی هاتنەوەی هاوسەرەکەیدا شەو و ڕۆژی دەخستە سەریەک و تا ئێستاش نەگەڕاوەتەوە. هەش بوو لە ناو ئاوی دەریادا دەکوژراوە دەبوو بە خۆراکی ماسیەکان. هەشیان بوو لە ناو کێڵگەی میندا بەجێ دەما و کەس نەیدەوێ رابچێ بەلایەوە. هۆکارەکانی سەرهەڵدانی جەنگی 8 ساڵە. جەنگەکە لە کۆتایی ئەیلولی ساڵی 1970 دەستی پێکرد، بەڵام دەستپێکردنی شەڕ لە هەردوو وڵاتەوە لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت. عێراق پێی وایە کە شەڕ لە 4 سەپتەمبەر بە پێشڕەوی دەستپێشخەری ئێران بووە، کاتێکە وڵاتە هێرشێکی سەختی کردە سەر ناوچە سنووریەکانی عێراق. دوای بەدوای ئەو هێرشە ئێران فڕۆکەی بەکارهێنا، بەڵام دواتر عێراق فڕۆکەکەی خستە خوارەوە و لە هەمان کاتدا فڕۆکەوانەکەی بەدیل گرت. عێراق ئەمە بە بەڵگەی دەستپێشخەری ئێران دەزانێت بۆ هەڵگیرسانی شەڕ. پێشجەنگ بە هاتنی سەددام لە عێراق و شۆڕشی ئیسلامی لە ئێران گۆڕانکاری تەواوی بەسەر دۆخی ناوچەکە داهێنا و پەیوەندی هەردوو وڵاتیش چوە دۆخێکی قەیراناوی سەخت. ڕخی خومینی و سەددام بەرامبەر بە یەکتر ڕۆژ بە ڕۆژ ئەستوورتر دەبوو. جیاواسی بیر و ڕاو ئایدۆلۆژیای هەردوولا کە ئێران باگراوندێکی شیعی ئیسلامی هەبوو، عێراقیش بەعسی سۆسیالیستی زیاتر پەلکێشی دەکردن بۆ ناو شەڕەکە. بۆچوونەکان زۆر لەسەر هۆکارەکانی دروستبوونی شەڕ. هەندێکی دیکە باز لەوە دەکەن لاوازی و دۆخی ناوخۆی ئێران و لاوازی سوپاکەی هۆکارێک بوون کە سەددام لەو کاتەدا جەنگ بەرامبەر ئێران هەڵنەگیرسێنێت، چونکە ئەگەر سەرکوتی نەکات دواتر ئێران پێی دەگرێت و وەک هەمیشە عێراق دەکاتە حەوشەی خانووەکەی و خەونی سەددام بۆ بوون بە پاڵەوانی ناوچەکە لە گۆڕدەنێت. ئەگەرچی هۆکارگەلێکی مێژووی کۆن هەن بۆ ناکۆکیەکانی ئەو دوو وڵاتە، بەنمونە هەر لە کۆتاییەکانی سەدەی 16 دەست پێ دەکات و تا دەگاتەوەی کێشەکان لەسەر شەتڵ و عەرەب و ئەهواز و خوزستان چڕ دەبنەوە و عێراق ئەو کات بە بەشێک لە خاکی خۆی دەزانین. بە درێژای و ماوەیە چەندین ڕێکەوتن لە نێوانیاندا هەبوون. گرنگترینیشیان ڕێکەوتن نامی جەزائیری ساڵی 1975 بوو. لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانیشەوە بارودۆخی نالەباری ئێرانی دوای شۆڕش گونجاو بوو بۆ سەددام هەتا هێرش بکاتە سەر ئێران. لە پاڵ هەموو ئەمانەشدا بارودۆخی ئابووری عێراق لەبار بوو لە چاو دۆخی ئابووری ئێران. هۆکارەکان هەرچیەک بن، دواتر عێراق زنجیرێک هێرشی زەمینی دەست پێ کرد و توانی 120 کیلۆمەتر بچێتە نێو خاکی ئێرانەوە. کورد لە هاوکێشەی شەڕەکەدا. ئێران لە سەرەتای شۆڕشی ساڵی 1970دا پەیمانی زۆری بە کوردەکانی وڵاتەکەی دابوو کە کێشەکانیان بۆ چارەسەر بکات و بە هاوبەشی لە حکوومەتی نوێدا بمێننەوە. بەڵام ساڵێکی پێنەچوو هەموو شتێک پێچەوانە بوویەوە حسابی کەوتۆ بۆ کوردەکان نەکرا. عێراقیش لە دایان دانوستان و گفتوگۆ پەیوەست بە باشوور شکستی هێنابوو. بۆ کێشەی کورد لە هەردوو وڵاتدا بە کێشێکی زیندوی بەردەوام داهاتە ئەژمار. کوردستان کە بەشی ڕۆژهەڵاتی بەروڵاتی ئێران و باشوور بەروڵاتی عێراق دەکەوێت، کە لە عێراق و لە مەندەلیەوە درێژ دەبێتەوە تا دەداتە کۆتا سنوورەکانی کوردستان لە باپووری ڕۆژ ئاوای ورمێ، هەر بۆیە زیانێکی گەورە بەر هەردوو بەشی ڕۆژهەڵات و باشوور کەوت، چ لە ڕۆی مرۆیین یان ژینگەییەوە، چ لە ڕووی وێرانبوونی ئەو ژمارە کەمە دامەزراوانەی کە لە ناوچە کوردیەکاندا هەبوون. لە هەردوو بەشی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان زیانێکی زۆر بەر کورد کەوت، چونکە بەشێکی زۆری شەڕەکان لە ناوچە سنووریەکانی کوردستان ڕوویاندا تا ڕادەیەکی زۆر گۆڕەپانی یەکلاکردنەوەی دەسەڵات بوو بۆ هەردوو لایەن. جیالەوە شوێرانکردن و سووتانی هەزاران گوند و گیان لە دەستدانی هەزاران سەربازی کورد کە لە ڕیزەکانی هەردوو سوپای عێراق و ئێراندا بوون. زیانی ڕاستەوخۆی ئەو جەنگە بوو. سەردەشت و هەڵەبجە دوو گەورەترین قوربانی دەستی شەڕ. لە هەمووی کارەسات بارتر کیمیابارانکردنی هەردوو شاری سەردەشت و هەڵەبجە بوو لەلایەن عێراقەوە. بەهۆی ئەم جەنگەوە ئابووری هەردوو وڵات زیانێکی زۆریان بەرکەوت. لەو شەڕەدا نزیکەی 9 ملیۆن سەربازی هەردوولا کوژران و نزیکەی هەمان ژمارەش لە هاوڵاتیانی مەدەنی کوژران. بەهۆی بەکارهێنانی چەکی کیمیاوی لەلایەن فڕۆکەکانی عێراقەوە لە 28 1970 لە دژی هاوڵاتیانی سەردەشت و گوندی ڕەش هەرمێ، لە ئەنجامدا بۆ هۆی شەیدبوونی سەوسی هاوڵاتی مەدەنی و برینداربوونی سەدان هاوڵاتی تر. پاشان لە 16 ساڵی 1970 شاری هەڵەبجە و خوورماڵ و دەوروبەری بەرهێرشی فڕۆکەکانی عێراق کەوتن و بووە هۆی شەیدبوونی نزیکەی 5,000 هاوڵاتی و برینداربوونی سەدان کەسی دیکە کە تا ئێستا ژیانیان بەدەست ئێش و ئازارەوە تاڵ بووە.
پێشتریش بە بیانوی هاوکاریکردنی سوپای ئێران لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە ساڵی 1970 نزیکەی 8,000 بارزانیان فال کران. دەست و دیاری جەنگیش بۆ ناوچە کوردیەکان لە دوای جەنگ مین و تەقەمەنێکی زۆرە لە ناوچە جێجەکانی کوردستان بە پێی ئاماری لایەنە بەرپرسەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی گشتی دەستگای مین 3149 کێڵگەی مین ڕێژ لە دوای تەواوبوونی جەنگ لە کوردستان بوونیان هەبووە کە مەزەندەکراوە نزیکی 10 ملیۆن میل لەسەر سنوورەکانی نێوان هەردوو بەشی کوردستان بەجێ مابنوو. لە دوای تەواوبوونیەوە جەنگە و بە تایبەتی لە دوای ڕاپەڕینی 1990ەوە تا ئێستاش خەڵک دەبنە قوربانی و بە سەدان کەس لە هاوڵاتیانی کوردی هەردوو پارچەکەی کوردستانی شەهید کردووە و بە هەزاران هاوڵاتی دیکەشی کەمەندام کردووە. تا ئێستاش ئەم مەترسیە هەیە و بەردەوامە. دوجار و دوای 8 ساڵ وێرانە و جەنگ لەبەر واری 1970 جەنگەکە کۆتایی پێهاتوو. خومەینی گوتی جامەژارەکە دەخۆمەوە بڕیاری نەتەوە یەکگرتووەکان پەسەند کرا. ئەگەرچی لە کۆتاییەکانی جەنگ ئێران باڵادەستتر بوو لە پێشڕەویدا بوو بەرەو قوڵایی خاکی عێراق سەدام و عێراقیش لە دەرفەت دەگەڕان تا جەنگ کۆتایی پێبهێنن چونکە هەردوولا زیانێکی گەورەی مادی و مرۆییان بەرکەوتبوو هیچیان براوی ئەم جەنگە وێرانکەرە نەبوون کە تا ئێستاش ئاساوارەکانی دیارن. لە دوای 35 ساڵ لە کۆتایی هاتنی جەنگی ئێران و عێراق بارودۆخەکە تەواو جیاوازە و ئێران بە سوودوەرگرتن لە کەوتنی ڕژێمی پێشووی عێراق و ناجێگیری دۆخی سیاسی بە تەواوەتی هێشتبوونی لەسەر سیاسەتی عێراق دروست کردووە. ئێستادا دەیان گروپ و ڕێکخراوی چەکداری لە عێراقدا لە تارانە و فەرمان وەردەگرن و تاو وابەستەی سیاسەت و تێڕوانی ئێرانن. واتە کەوتنی ڕژێمی سەدام حوسێن لە 2003دا گۆڕانی گەورەی استراتیژی لە پەیوەندی ئەو دوو وڵاتە دروست کرد بە شێوەیەک پەیوەندیەکانی ئێران و عێراق لە قۆناغی دوژمنکاریە و گوازرایەوە بۆ قۆناغێکی دیکە. ئەوەی ڕۆڵی سەرەکیشی بینی لەم گۆڕانەدا پێکهێنانی حکوومەتی عێراق بوو لەلایەن شیعەوە. ئاماری زیانەکانی هەردوو وڵات زیانەکانی عێراق 340,000 کوژرا و 700,000 بریندار 400,000 پەنابەر 70,000 دین. زیانەکانی ئێران 730,000 کوژرا و 1,200,000 بریندار 2 ملیۆن پەنابەر 45,000 دین.